سەبارەت بەو دەنگە نەشازانەی لە عێراقەوە دژایەتی کورد و کوردستان و هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستانەکەن. ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز مەریوان قەرەنی جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی و هەراندامی لیژنەی یاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق. بەڕێز مەریوان قەرەنی سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. ئەم عەقڵیەتی دژە پێشمەرگەیە چییە کە لە عێراقەوە بەرەو هەرێمی کوردستان هەیە کۆمەڵێک دەنگی نەشاز دژایەتی هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستانەکەن؟ بەڵێ تاکومیانەکەم ئامادا بێت گفتوگوی لەگەڵ بکەینەوە سەبارەت بەو سیاسیانەی ئەو دژانەی کە لە عێراقەوە لە پێناو بەدەستێنانی پلە و پۆست لە پێناو بەدەستێنانی کورسی دژایەتی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستانەکەن. بەشێکی زۆری و سیاسیانە لە کاتی شەڕی داعشدا پەنایان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و هەرێمی کوردستان یانە تا ڕزگاریان بکەن و وا بکەن شوێنی حاوانەوە بۆ دابین بکرێت. دەگەڕێمە لای بەڕێز مەریوان قەرەنی جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی و ئەندامی لیژنەی یاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق لەگەڵمدا. بەڕێز مەریوان قەرەنی ئەم کاتتان باش. پرسیاری ئەوم کرد ئەم عەقڵیەتی دژە پێشمەرگەیە چییە کە کۆمەڵێک دەنگی نەشاز لە بەغداوە بەرامبەر هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان هەیەە؟ زۆر سپاس زۆر بینەرانی کەناڵی 24. ئەو عەقڵیەتە دروست بە لە عێراق عەقڵیەتێکی مرکزیە، عەقڵیەتێکی قەومیە کە دروست بە لە عێراق دژایەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی دەکەن و هەروەها دژایەتی پێشمەرگە دەکرێتن ئەو بابەتێ. دەبی ئێمە لێرە ڕەچاوی وێ بکەین دروستبوونی پێشمەرگە لەسەر دروستبوونی لەسەر بڕیاری گەلێک بووە، لەسەر ئیرادەی گەلێک بووە لۆ دروستبوونی پێشمەرگە نەک لەسەر ئەساسی بڕیاردانێک بیتن کە پێشمەرگە دروست کرێتن و یان بڕیار بدرێتن ئەو هێزە نەمێنێتن یان دژایەتی بکرێت. ئەگەر بێت و تەمەشای دستوری عێراقی بکەین بەشی لە مەنزومەی دیفاعی عێراقی پێشمەرگە بەشەکە لە مەنزومەی دیفاعی عێراقی. ئەو لە چەند ڕۆژ ڕابردوو لە پاش ئەو چەکانی کە لۆ پێشمەرگە هاتیان هەندێک دەنجی نەشاز هەیە کە دۆڕاون لە عێراق، سیاسیەن دۆڕاون لە عێراق، ئەو قاعدە جەماوەرییان نمایە دانێت و هەبژاردندا هاتوو کە بە دژایەتی کورد بە دژایەتی پێشمەرگە بتانن بێنەوە ساحەی سیاسی نازاننەوەە لەو ساحەی نماینەوە ئەو قیادەشیان پێ ناکرێتن و هەروە دەیانێت هەندێک لایەنی برێن هەندێک وڵاتی هەرێمیە ڕازیان کە لە خۆیانە تا توانیان هەبی دیسانەکەن بێن دەسەڵاتی وەرگرنەوە لە عێراق. هێزی پێشمەرگە ئەو هێزە بوو کە لە شەڕی داعش بەرگری لە خاچی کوردستان کرد و لە خاچی عێراق کرد و بە هەزاران کیلۆمەتر دیفاع بەرگری لە خاچی کوردستان و عێراق کرد. هەروەها بەشەکی گرنگیش بوو لە ڕزگارکردنی ئەو ناوچانەی کە پێشتر کەت بۆ ژێر دەسەڵاتی داعش و توانای ئەوەشی هەبوو کە ڕزگاریشی کردو بۆ بەشەکی گرنگیش بوو لێن دەرکە پێشتر چەندین فرقەی جێشی عێراقی لەو جیانە تەواجدی هەبووە و ئەسلحەی زۆر متەتەوری پێ بوو، ئەسلحەی باشی هەبووە بە جێهێشتیە. ئەو چەکەی کە ئێستا کەیتە دەستی پێشمەرگە ئەو چەکە لە شەڕی داعش وەڕال و پێشمەرگە هاتبوو ئەو کاتی عەبادی سەرۆک بەڵێ پەیوەندیم لەگەڵ میوانەکەم چڕا بۆی قسەمان بۆ بکات لەبارەی دژایەتیەکانی عێراق بۆ هەرێمی کوردستان. بەڵێ مەریوان قەرەنی دێمە لای بەڕێستان پرسیارەوەکەم ماوەی 21 ساڵە لە ڕابردوودا 21 ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق هیچ شایستێکی بۆ پێشمەرگە خەرج نەکردووە و لە خەرجکردنی 11 تریلیۆن بۆ سوپای عێراق ئەم هیچی بۆ پێشمەرگە نەکردووە، لە تریلیۆنێک و 400 ملیار دیناری ساڵانە بۆ کڕینی چەک و پێداویستی سەربازی لەمە شاهریی بۆ پێشمەرگە نەکردووە. هاوکاری نێودەوڵەتیش دێت لەمە شاوکو پێویست هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان ناکەن. لە چیە ترسن؟ یانێوان پیان وایە ڕۆژێک هێزی پێشمەرگەی کوردستان ئەم چەکە لە دژیەوان بەکارهێنێت هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوام لە سەنگەری بەرگریدا نەبووە سوپای عێراق و گەلی عێراق و خاکی عێراقیشی نەپاراستووە؟ لێران ئەمە دەبی بابەتێک باسی پێم برێ چەند ئەمن بێشتر باسم کرد کە پێشمەرگە مزمنی مەنزومەی دیفاعی عێراقیە واتە هەر میزانیەک هەر شتێک تەخسیس کرێت دەبی لەو پێشمەرگەی هاان بە نەفسی شێواز
تەخسیس کرێتن و پرچەکیش بکرێت چکە لەو بەشەیە کە بەرگری لە عێراق دەکا ئەمە با برێن ئەرێ چەند لۆلایەنەکانی دی تەخسیس کرایە ئەو کاتو مەسەلەن 4 تریلیۆن بەس لۆ حەشدی شعبی تەخسیس کرایە باشە حەشدی شعبی زمانی مەنزومەی دیفاعی نەبووە بە بڕیارێک ئەوە کرایە یاسایەکی نییە برێن یاسایەکە بیتن کە حەشدی شعبی زمانی مەنزومەی دیفاعی وەتەنیە لێرانە دەبی ئەمە ئەوەی جیاسکەینەوە ڕوبعەک لەو تەخسیساتێک کە لە میزانی هەیە ڕوبعەکیشی کەمترە لۆ پێشمەرگەی تەخسیسش نەکرێ ئەوەی تەخسیسش کرایە بۆ شێوازەی ناگاتە دەستی پێشمەرگەی ناگاتە هەرێمی کوردستان و ئەو پارەش بۆ شێوازە نایەتن کە بە تەخسیسە داراییەکەی لۆکرایە بە پێچوانەی لایەنە پێچوانەی برنجێش عێراقی یان حەشدی شعبی ئەو تەخسیساتیان لۆکرایە و مەفتوحش کرایە پارەکە لێ ئەوان دەبی ئەو مەفهومە کە ئەو مەفهومە مەرکەزیەتە هەیە ئەو مەفهومە قەومیەتە هەیە لە بەغدایە کە دروست بووە دژایەتی هەرێمی کوردستان دەکا و پێشمەرگە دەکا بە تایبەتی ترسی وانێ ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە دژایەتیان بکاتن و یان بەکاربی نێوچەکانە کە ئەوە پێشمەرگە لە ئەساسەوە دروست بوونی ئەساسەوەی بەرگری لە خاکەکەیە لەسەر ئەوەی نیە ئەمە دژایەتی بکرێتن یان بچین بەکاری بینەوە دژی لایەنەکاندی بە پێچەوانی وان فەرمونەمە لە 2007 دیتمانەوە چۆن بە هێزیان بە کارهینا دژی هەرێمی کوردستان دژی پێشمەرگە و پێشمەرگەش دیفاعی لە خاکەکەی هەرێمی کوردستان کردو و شکستیشی بەو جێشەهینا کە لە سحێلانمان دیت و لە پردێمان دیت و لە مەحمودیەمان دیت و لە شوێنانەمان دیت کەوان تێداشکە خۆ ئەو چەکەی کە ئەوی لە دەکن جێش عێراقی و حەشدیە خۆڕبعی ئەو چەکەش دەکن لە هەرێمی کوردستانیە یان هەرنیتمان چەکانە کە لە لایوان تەواجدی هەیە ئێستا ئەتوو دەبی ئەمە بین لێرانە ئەمە تحقیقی لەگەر داوا بکەین حکوومەتی عێراقی تحقیقێک لەسەر ئەو بابەتێ بکاتەوە ئەو سیلاحات چەندە مێژە گەشتیتە مینای بەسرا لە مینای بەسرا مایتەوە لۆ ڕادستی هەرێمی کوردستانیان نەکردو کە لە جەرگەی لە گەرمەی شەڕەکەی شەڕی داعش بووین لۆ بەرگریکردن و بەرگریکردی هەرێمی کوردستان بە کارهینانی لۆ ڕزگارکردنی مووسڵ و شارەکانی دی ئەوی کە ژێر دەسەڵاتی داعش ئەو کەسانی کە ئەوڕۆکە ئەو عقسانە دەکاتن و لۆ مەرامی سیاسی و لۆ انتخاباتی بەکاری دەینی ئەو کەسان و شارانی خۆیان بەجێشت بۆ پێشمەرگە ڕزگاری کرد بەڕێز مەریاوەکو تۆ باست کرد کە بۆ حەشدی شعبی پارە تەرخان کراوە و حسابیشیان کراوەیە لە کاتێکدا ئەوان بە بڕیار هاتنوتە نێو سیستمی بەرگری عێراقی و بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان بە پێی دەستور هێزێکی دەستوریە و سەر بە مەنزومەی بەرگری عێراقیە ئەمان بۆچی بۆ حەشدی شعبی ئاساییە چەند پارە خەرج بکرێ بەڵام بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەم شێوەیە مامەڵاکەن ئەمە چه عقلیەتێکە لە عێراقە کە بەم شێوەیە مامەڵاکات عقلیەتە مەرکەزیە کە لە عێراق ما ئێستا ئەو بەڵێ بەڵێ بەڕێز مەریوان قەرانی جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی و ئەندامی لیژنەی یاسایی شوبەرگری لە پەرلەمانی عێراق بۆی گرفتی تەکنیکیەکەمان توانین لەگەڵی بەردەوام بین. سوپاس.